تابیانی پۆلی پێنجی بی ئەمڕۆ یەکێک لە وانەکانمان هینایتە ناو قەڵای هەولێرێ کە شوێنەوارێکی دێرینی کوردستانە و ئەم لەم شوێنە کە ئێستا ئێمە تێداینا کە لە سەردەمەکانی دێرین یان لە سەردەمە کۆنەکان کە مرۆڤەکانی کۆن مرۆڤەکانی دێرینی تێدا ژیە. مێژووی ئەم قەڵایە کە ئێستا ئەمە تێدا هاتینەتە ئێرە مێژوەکەی دەگەڕێتەوە لە بۆ 6,000 ساڵی پێش زاین پێش ئێستا 6,000 ساڵ پێش زاینی پێشی ئێستا. بۆیە ئێستا ئێرە خەڵکێک لە هەموو جیهان ڕویان کردوتە ئێرە و دێنە ئێرە سەردانی ئەم شوێنە دەکەن چونکە ئێستا ئێرە شوێنێکی جیهانیە و ناوبانگێکی باشی لە جیهاندا هەیە و زۆربەی خەڵکەکان کە بە تورک و بە عەرەب و بە زمانە ئینگلیزیەکان ئەمریکیەکان بەریتانەکە دێنە ئێرە وەڕسم لێرە دەگرن بە شوێنێکی ئاسەوارێکی یان شوێنەوارێکی زۆر کۆنی مرۆڤە قەدیمەکانە و یەکەمین شوێنەکە تاوەکو ئێستا لەم قەڵایە مرۆڤی تێدا دەژی. ئێستاش ماڵێکەیە لە ناو ئەم قەڵایە کە ماڵێکە تاوەکو ئێستا ژیانی تێدا بەردەوامە و مێژووەکەی دەگەڕێتەوە 4,000-5,000 پێش زاین کە خەڵک لێرە ژیای ئەم قەڵایان دروست کردووە و ئەم قەڵایە کە لێرەیە دەبینی کە مرۆڤە سەرەتایەکان کە لێرە ژیانە کۆمەڵێک ئاسەواریان بەجێماوە. بۆ نمونە دەڵێ مامۆستا باشە کاتێک کە ئەوان لێرە ژیاون چیان لە دوا بەجێماوە بەڵێش کۆمەڵێک شتیان لە دوا بەجێماوە. بۆ نمونە دەبینی گۆزەیەکە قاپێکە کەوچکێکە کە دۆزراوەتەوە لێرە لە ژێر ئەم خاکەیە و دواتر زانایانی شوێنەوار ناس لێکۆڵینەوەیان کرد لەسەر ئەم قاپە ئەم گۆزەیە ئەم ئێسکا کە ئێسکی مرۆڤە کۆنەکانە کە لێرە ژیانە. و خاڵێکی تر لە خاڵەکان ئێستا ئێمە لە شوێنێکین کە ئەم شوێنە چەندین نەتەوەی تر هاتوویتە ئێرە و سەردانی ئێرەی کردیا لە مێژووی کۆنەکان. بۆ نمونە لە کتابی باسی ئەوەی دەکات دەڵێ مێژووی ئاشووریەکان بابلیەکان و مێژووی دەوڵەتی عوسمانی یان فارسەکان هاتینە یۆنانیەکان هاتینەتە ئێرە و لێرەدا باسی قەڵای هەولێریان کردووە یەکێک لەو مێژوونووسانە کە باسی قەڵای هەولێر دەکات زەینەفۆن کە باسی ئەم شوێنە دەکات کەوا خەڵکی تێدا ژیایە. نۆڤا وەرە تەمەشا وەرەقەی نۆڤەکە دەبینی شاری ئەم قەڵای کە ئێستا ئەمە تێداینا نزیکەی 500 خانووی تێدایە 500 خانووی تێدایە زیاتر لەوانی هەندێک 506 بی هەندێکی شکایەتان نەکرایتەوە نزیکەی 500 خانووی تێدا. ئەم 500 خانووە دابەشی سەر 3 گەڕک دەبی یعنی ئێستا ئەمە لە شوێنێکی 3 گەڕکی تێدایە کە پێشتر مزگەوتی تێدایە و چەندین شوێنی کەی تێدایە تەکیەی تێدایە. گەڕەکەکان چیمان نووسە 3 گەڕک گەڕەکی سەرای و گەڕەکی تەکیە و گەڕەکی تۆپخانە. ئەم 3 گەڕەکە کە لەم قەڵایەدا بوونیان هەبووە و لە 7 چین پێکاتوە. ئێستا ئەمە لە شوێنێکین کە لە 7 چین زانایانی شوێنەوار ناس کە دەڵێن پێکاتوە نزیکەی 28 تاوەکو 32 مەتر. ئێستا ئەمە لە شوێنێکی 28 تاوەکو 32 مەتر بەرزە و نزیکەی 400 مەتر لەسەر ئاسی ڕووی دەریاوە بەرزە. بۆیە پێویستە ئێوەش دڵتان خۆش بی هاتوونەتە شوێنێک کە لە جیهاندا خەڵک حەزی لێرە بێتە سەردانی ئەم شوێنە بکە. Okay, dear students, okay,
Do you know where are we today? Yes. Yes. Yes, it's a Yes, castle. it's Erbil Citadel. Okay, so today we are here in yes, Erbil Citadel. So this is one of the, let's say, oldest place that humans ever lived in. Okay, so it has a round shape. Okay, it has a round shape, and it is 28 meters high. Okay, you know. So when you come here to the castle, okay, to the citadel, so we have to protect, okay, everything. We don't have to touch, let's say, things, and we have to keep it clean. Okay. باخچە و قوتابخانەی بان